گەشتێک لە ئومێدەوە بۆ دۆزەخی بیابان چیرۆکی ئەو هاوڵاتیانەی هەڵەبجەیە کە لە دوای کیمیابارانکردنی هەڵەبجە ئاوارەی ئێران بوون و دواتر لەسەر بنەمای بڕیارێکی لێخۆشبوون گەڕانەوە بۆ ئەو هەڵەبجەیەی کە تەنها لە خەونەکانیاندا بە زیندوویەتی مابوویەوە. بەڵام لەگەڵ گەیشتنیان بە هەورامان لە نۆی هەشتی 1970 دەستگیر کران و ئەنفال کران بەرەو زیندانەکانی بیابان و خۆیان لە بەردەم حەجاجدا بینیەوە. بانگەوازەکە بۆ خەڵکی هەڵەبجە و بۆ ئاوارەکان بوو لە نە ئۆردوگاکانە کە هەر کەسێ ئارزومەندە ئەوێ بگەڕێتەوە بۆ هەڵەبجە ئێمە هەڵەبجە ئەوەدانەکەینەوە. ئەو خەڵکەیش بەم بەڵێنە چاواشەکرا بەڕاستی. بەڵام حکومەتی عێراقی و کاتە درۆی لەگەڵێما کرد لەژێر پلان و پیلانێکی زۆر تۆکمە و تند و تۆڵدا توانی لە ڕۆژی نۆی هەشتا 1152 کەس لە خەڵکی هەڵەبجە لە ئاوارەکانی ئۆردوگاکانی ئێران لەسەر سنووری تەوێڵە دەست بەسەر بکە. بیابانێکی بێویژدان تەنها تینوویەتی لەوێ پێ نەبەخشیون. وەک شاید حاڵەکان دەڵێن لەوێ قامچیەکانی حەجاجی بەعسی وەگمارێکی ژەهراوی جەستەی ماندووی خەڵکی هەڵەبجەی دەدڕاند. ساتی دەرهێنانەوەی تەرمی قوربانیەکان لەلایەن سەگەڕەشەکانەوە چیرۆکێکی دیکەیە و لە یادیاندا بیر ناچێتەوە. باوکم لە چاوەڕوانیا وفاتی کرد و کاژمێر چواری ئێوارە بوو هەتا بەیانی بردیانە حەوشەکەەوە ئێمەش لەسەرەوە سەیری تەرمی باوکمانە کرد بۆ بەیانیەکەی دوو پۆلیس و بە زۆر چەند کەسێکیان ئێنە ئەبواە بچووتایە لەگەڵیا ڕەوانەی عەرەبانێکی سێتایی بوو لەگەڵ چین کۆیەکە ئەم پۆلیسانە ئەیان بردتە نەیان دەزانی بۆ کوێ بن و چۆن ئەینێژن و دوای چەند سەعاتێک بەشەوە هاو گوێ و لە وەڕینی دڕندەکان سەگەکانی بیابانە بوو کە بەرەبوونە جەستەی چونکە بەلم نە قەبرێکە بوو داپۆشرێ نە شتێک هەبوو بڵێ بە شێوەکی عرف و عادەتی جوان تا بهێڵن بیخەیت بەژێر خۆڵەوە. نزیکەی 2500 کەس لە هەڵەبجەوە ئەنفال کراون بۆ زیندانەکانی نوگرە سەلمان و عەرعەر و تۆبزاوە. بۆ هۆیانەوە زیاتر لە 150 هەوڵاتی گیانیان لەدەستداوە و تا ئێستاش گۆڕەکانیان نەگەڕاوەتەوە. ساڵانە لە بەردەم پەیکەری ئەنفال لە مۆنومنتی هەڵەبجە یادیان دەکەنەوە. تاوەکو سەخەمێکی زۆر جدی لە گەڕانەوەی هەموو کەیسی قوربانیان و دۆزینەوەی گۆڕە بە کۆمەڵەکانی ئەنفالکراون نەخراوە بە ڕێژەیەکی کەم کار لەسەر ئەم بابەتە کراوە ئومێد دەکەین کاجی لەسەر دۆزینەوەی ڕفاتی پیرۆزی شەیدان ئەنفالکراون بکرد بۆ ئەوەی ئەم ئازیزانی کە لە ژیان داماون پێش ئەوەی خوا نەخواسە مەرگ یەخەیان بگرێ ئێسک و پرسی شەیدەکان بێنەوە سەر شاری خوان و زێدی خۆیان. دەستگیرکردنی حەجاج مەجید حەردان بۆ ئەوان ئاهێکی بەبەردا هێناونەتەوە. نزیکەی 200 هاوڵاتی هەڵەبجەیی سکاڵای یاساییان لەسەر تۆمار کردووە. بەڵام خەمساردی بۆ نەگەڕانەوەی تەرمی قوربانیەکانیان نیگەرانی کردوون. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.